بەڕێزان کاتێک باسی تۆپی پێ دەکرێت لە مێشکی زۆری نەماندا تەنیا یاریگایەکی پڕ لە کوڕان دێتە بەرچاومان بەڵام ئەمڕۆ دێینە ناو جیهانێکی پڕ لە جۆش و خۆشی جیهانی تۆپی پێی کچان کچانی وەرزشوان سەلماندویانە کە تۆپی پێ تەنیا هێزێکی ماسوولکە نییە بەڵکو تێکەڵەیەکە لە زیرەکی استراتیژی و گڕوتینێکی بوێرانە وەرزش بۆ کچان تەنیا جستەیەکی ڕێکوپێک نییە بەڵکو چەکێکە بۆ سەلماندنی توانا و دروستکردنی متمانە بەخۆبوون لە بەرنامەیەم جارەماندا لەگەڵمان بن بۆی بزانین کە کچانی یاریگاکان چۆن مێژوو دەنووسنەوە و ئایا وەرزش بۆ ئەوان چ واتایەکی هەیە با دەست پێ سڵاو لێبێدەم کاتت باش تەندروستی باشە پێم بڵێ ئەم یاریانە چۆنن بۆ کچان و تا چەند پاڵپشتی کچانن بەڵێ تەبەن خۆی لە خۆیان پێش ئەم شتێ دەمەوێت دەستخۆشیێکی زۆر لە لیژنەی ئۆلۆمپی تۆپی پێ بکەم بەڕاستی کارێکی زۆر باشیان کردو ئەمەوە ئاکا کچان بەردەوام بێنە ناو یاریەکان و زۆر سپاسی دایک و باوکانش شکەم کە لە یاریەکانە ئامادە بوون بەڕاستی ئەم یاریە کاتێکی زۆری بخایاندووە و دەستخۆشیان لێ یەکەم هیوادارین هەموو ساڵی ئەمە بەردەوام بێ بۆی ئێستا ئەم ساڵ 9 فرقە بەشداری کردو ئینشەڵا ساڵی ئایندا ببێ بە 90 فرقانی دوو ئەوەندە زیاد بکات کچانیش دەتوانن کە هێز و بازوو خۆیان پیشان بدەن بێنە پێشەوە لە ناو کۆمەڵگایە تواناکانی خۆیان پیشان بدەن بەڵێ بێگومان شت نییە لە تۆپی پێ تەبەن لە هەموو بوارەکانە کچان ئەنی ئیشی خۆیان کردووە و ئاستەنگەکانی کچان چییە لە یانە وەرزشەکاندا کە دێنە بەردەمیان و چۆن هاوکاریانن کۆمەڵی ئاستەنگ هەیە بۆ کچان لەوانەیە بڵێ نەبوونی ساحەیەکی باش و چۆنەڵێ بودجەیەکی باش بۆ کچان یعنی تەرخان کرێ بەڕاستی هەم لە پێداویستی پاس کە ئەمە خۆی لە خۆیان بڵێن ڕێگاکانی هاتووشۆ بۆ کچان بۆی چۆنەڵێ بە شێوەیەکی باشتر بێنە ناو بوارەکە و بەشداری تێدا بکەن. جوان چۆنی؟ وەڵا باشم پێم بڵێ بزانم وەرزشکردن بۆ کچان چۆنە؟ وەڵایی زۆر شتێکی چاکە و زۆر یعنی هەر من بەلای من کچەوە یعنی کە یاری تۆپێ ناکەم زۆر بەلامە زۆر هەستێکی خۆشە؟ زۆر خۆشە بەڵێ ڕۆحەیەتێک و فێرگە و یعنی یاریزام های کێرەکتریتێکن زۆر شتێکی خۆشە بۆ کەسانە دەڵی کاڵێ کچان ناتوانن توانایان نییە یاری بکەن توانان هەیە و بەهێزم ینی کێشەکانتان چییە کە بۆتان دروستە بێت؟ بەڵامترکیوە کێشەمان زۆرە وەکو یاریزان ینی ئێستاوەی کە ئەمڕۆ ڕوویە کێشەمان زۆرە باڵێ بە بەردام ئاوا یاری دەکەنی هێزوتوانای خۆتان پیشانی خەڵکی دەدەن؟ باڵێ لەڵە بە شانازەوە بڵێ بەردەوام دەبن؟ باڵێ بەردەوامە بین تواناکانی خۆتانە سەلمێنن؟ باڵێ لە سایەس ئیشەڵە. تەندروستیتان چۆنە؟ الحەمدولیلا سپاس پێت خۆشە لێرە یاریەکەی؟ ئەرە وەڵا زۆرمان پێ خۆشە توانای کچان چۆنە بۆ وەرزش؟ وەڵا زۆر باشە ئەگەر کۆمەڵگە لەگەڵیان هەوڵمان دوو بدەن زۆر باشە دڵخۆشن بتانەوە؟ زۆر سپاسی یەکێتی تۆپی عراقەکەی ئەم دەرفەتی خستە بەردەمان ئێمە هەمومان یاریزانی کچین و حەزمان کرد دەرکەوین هەموو دەرکەوتنێک خێری پێوەیە زیاتر هەوڵەدەین وە بەدەستێنانی نازناوی تر و سەری شارەکە بەرزەکەین بردنەوە زوو تۆمارەکەن؟ بەڵێ توانای خۆتان پیشان دەدەن؟ توانای خۆمان پیشان دەی زیاتری شەکەین ئەوەی بە ئێمە بکرێیەکین هیچ کێشەیەکمان بۆ ئێمە نابێت. پەیامت چییە بۆ کەسانەی کە دەڵێن کچان ناتوانن یاری بکەن؟ ئەوە تەنها لە وەرزش نازانن نا کچی و وەرزش زۆر جوانە بە پاڵپشتی ماڵەوە پاڵپشتی دەوروبەر پاڵپشتی ڕایەنە ماڵەوە پاڵپشتانن؟ بەڵێ زۆر بە تایبەتی باوکم و براکان و دایکم زۆر سپاسیان دەکەم لێرەوە لە زوومی کامێرەکەی منەوە پەیامێک بنێرە بڵێ کە ئێمە ژۆک و ئافرەتان ئەتوانین کە هێز و توانای خۆمان پیشان بدەین. ئێمەش کچین و ئافرەتین و ئەتوانین زۆر لەوە باشتر پێشکەش بکەین تەنها وەرزش بۆ کوڕ نییە. یاریکردنا چۆنی؟ والله الحمد لله باشم زۆر باشم خۆشە وەکو کچێک یاریەکەیت؟
والله هي یەکەم شت بۆ سپاس بۆ یەکێتی تۆپی سلێمانی یەکەم کە ئەم خولانەکەنەوە چووکە زیاتر پێشتر تەنها بۆ کوڕان بوو ئێستا بۆ کچیش ئەکرێتەوە یەتە پێشویتە زۆر باشە بەڕای من. تواناکانی کچان چۆنە بۆ یاری بۆ وەرزش؟ بەڕاستی چاوەڕ پێنەکراوە بەجددی یعنی کچان زۆر لەوە باشترن کە لەوەی کە خەڵک بیری لێکاتێت ئەم خەڵکە کە ئەیبینە ئیترە زانن چۆن. باشە پێم بڵێ بزانم ئاستەنگەکانی بەردەمتان چییە لە یاری وەرزشدا بۆ کچان دێتە بەردەمتان؟ یەکەم خولی کەم ئەکرێتەوە بەڕاستی ئەو پێداویستیانەی کە کچ پێویستێتی هەنێ زۆربەی کاتەکان بۆمان دابین ناکەن. نازانم بەس لە ڕووی شتی ترەوە ئێستا هەنێ خەڵک هەیە ئەڵێن کچ شێت خوا کا لە دووگۆڵ ێزانە لە تۆپی پێ بەس بەڕاستی ئێستا باشتر بووە لەوەتی میلەتەکە ڕۆشنبیرتر بووە. ئێوە هەمیشە بردنەوە تۆمار دەکەن؟ ئینشاڵڵا ئێمە هەر براوین و هەر براوەشە بین. زۆر سپاس دەکەم بابێمە لای تۆ بزانم تۆ چۆنی تەندروستی؟ وەڵای زۆر سپاس زۆر باشم. پێت خۆشە ئێستا کچان ئەتوانن بێنە دەرەوە هێزی خۆیان پیشان بدەن؟ وەڵای زۆرم پێخۆشە بە تایبەتی لە کوردستانە زۆرینی خەڵک ئەڵێن تۆپی بێ بۆ کەس نەکراوە بەس کە لە ڕاستیە بن سێری یاریەکە بکەن ئەو کاتە ئەزان ئاستی کوڕ باشترە ئاستی کەس باشترە لە ئاستی کەس باشترە؟ تەبعەت هەموو کات کەس سەرکەوترە. گۆڵ زۆرەکەی؟ وەڵام من گۆڵچێ گۆڵچی؟ ئەرۆڵە باشە واتە بێ گۆڵچێکی باش بی. وەڵای ئەوە زۆر باشە سپاس بخوا. پێ بڵێ بزانم تا چەند دڵخۆشی کە بەم شێوەیە خاتونەکان ئەتوانن بێنە دەرەوە وەرزش بکەن؟ وەڵای ئەو دڵخۆشی من کە لە مناڵی و خولیام هەیەی لە مناڵی و خولیام تۆپی بێە بە تایبەتی کە ئێستا خولی و شتەکان کراوەتەوە زۆر دڵخۆشم کە لەگەڵ مامۆستا بەنازە لەگەڵ ئەمانە زۆر دڵخۆشم و تیپێکی زۆر سەرکەوتون لە خۆشە بە بەرداوامی ئافرەتان و کچان بەم شێوەیە بەرەو پێشەوە بڕۆن؟ وەڵای ئەرۆڵە زۆریش. مامۆستا تۆ قسەم بەو کە سڵاوت لێ بێدەم کاتت باشی هێز و توانای ئافرەتانم پێ بڵێ لە یاریدا و لە وەرزشدا. وڵای سەرەتا سوپاسی یەکێتی تۆپی پێەکەین کە ئەم دەورانە ئەکاتەوە زۆر شتێکی باشە ماشەڵڵایان لێبێ من بینەری زۆربەی یارەکان بووم زۆر دڵخۆشم بە کچەکانم هەمویان ینی هەموو کچەکانی هەمووی سلێمانی دەوروبەری هەمویان یاریزانی باشن هەمویان کچی خۆمانن هەمویان کچی سلێمانی و کچی کورد و کوردستانن ئیتر یەکەم و دووەم و سێمی کێشەنین هەمویان براون لەلای ئێمە. توانایان چۆنا ئافرەتان بۆ وەرزش دەکرێن وەرزش بکەن یاری بکەن وەکو کوڕان بێنە دەرەوە؟ توانایان زۆر باشە من پێش هەموو دەستخۆشی لە خانەوادەکانیان ئەەکەم بەڕاستی دەستی ماندووبوونیان ئەکوشم یعنی خانەوادەکە پشگیریان نەبێ ئەمان ناتوانن ئاوا بەردەوام بن دەستخۆشی لە هەر هەمیانەکەم. ئەتوانین بڵێن کە ئافرەتانیش وەکو کوڕان ئەتوان کە بێنە دەرەوە کچانیش وەکو کوڕان ئەتوان بێنە دەرەوە یاری بکەن؟ ئەکید زۆر لەوان باشترێکیش زۆر باشتر عنی ماشەڵڵا یاری زۆر جوان پێشکەشیان کرد لەم خولەیە. یاریزانەکانە زیرەکن؟ زۆر زیرەکەن ئەمە خاتو لیندایەکی کە لە یاریزانە باشەکەن حەزەکەمە نزیکە خۆشتان چاوپێکەوتین لەگەڵا بکەن. لیندا چۆنی؟ باشم سەلام درستی باشە؟ باشم لە خۆشەکە وەکو ئافرەتێک وەکو کچێک هاتوویتە دەرەوە یاریەکەی؟ ئەرۆڵە زۆریش وڵی زۆر سپاسی یەکێت تۆ پێسلمایەکی کە ئەم خولی کردێتەوە بۆ دەرکەوتنی ئافرەتەکان کە بزان تا لە ڕووەر چۆن پێشکەوتنیان دو سپاسی خێزانەکەشمە من کە دایم لە پشتم بوو. جمهورەکانتان باش بوون؟ لەخوا بەزیاوێ. پێت خۆشە بەم شێوەیە پاڵ پشتی کچان و ئافرەتان دەکرێت؟ ئەرۆڵا زۆریشم پێ خۆشە پێویستە بە بەردەوامی هاوکارتان بن؟ ئەرۆڵا زۆریش پێویستە. بە بەردەوامی ئاوها یاری دەکەیت حەز دەکەیت کە بیتە دەرەوە وەرزش بکەیت؟ بەڵ زۆریش وەڵا. تۆپی پێتوانی؟ بەڵێ. حەز دەکەیانی کەش پێر ببی؟ ئەرۆڵا ئەوانەی ترش بەڵێ. هەوڵەی لە ئایندا بووی بە یاریزانێکی سەرکەوتوو؟ ئیشەڵڵا باوکاری باوکم. وڵی بۆ تیمەکەمان لەبەر ئەوەی یاری دۆچەکەمان بەربژێرە بە باشترین یاریزانی بچوڵەکە هانی ئەوەین و هانی تیمەکەمانی کە بتوانن سەرکەوتوو بن. توانای ئافرەتان چۆنە بۆ وەرزش؟ توانای کچان چۆنە؟ ئەلحەمدولیلا توانان زۆر باش بۆ توانیان بەرز بۆتەوە ئاستیان بەرز بۆتەوە و دڵیان لە سەڵانی داهاتووە زۆر باشتریشە بوو. لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتانن؟ وڵی زۆر بەکەمی هەرچەنە هەنێکیان هەیە کە زۆر هاوکارمانن بەڵام بەکەمی هەمیان
هێز و توانای ئێوەش وەکو کوڕان وایە؟ ئەتوانم بڵم بەڵێ وەکو کوڕان وای ئەمەش. چی بۆ کەسانە دەڵێ کاڵێن ناتوانن کچان یاری بکەن؟ وەڵا کچان زۆر ئاسان بەرز بۆتەوە و ئەتوانن هەرچیە کوڕ بکە کچیش ئەتوانێت بکە هیچ فەرقێک نییە. ئاستەنگەکان چیەکە بۆتان دروستە بێت؟ وەڵا ئەتوانم بڵێم ئەوەیە کە بتوڵە زۆر ناکرێتەوە گرنگیەکی زۆرمان پێ نادرێ و هەوڵین ئینشەڵا لە داهاتووە یارمەتی زیاترمان بن. جوان چۆنی تو باسی تواناکانی کچانم بۆ بکە لە یانەکاندا. وڵای کچان توانایکی زۆریان هەیە دەتوانم بڵێم لە کوڕانیش باشتر یعنی کە ئەم بتوڵانە کراوەوە بۆ دەرکەوتنی ئاسی کچانە. چی بەو کەسانە دەڵێ پەیامی چێ بەو کەسانەی کە دەڵێن کچان ناتوان یاری بکەن؟ وڵای پەیامم بۆ ئەوانە هەیە کە خۆیان بێن تواناکانی ئێمە ببینن کە چۆن کچان لە کوڕان باشتر یاری ئەکا. من ئەو قسەیەکەم وەرزش بۆ کچان چواتایەکی لای توش چواتایەکی؟ وڵای بەڕای من واتایەکی زۆر گەورەی هەیە بەڕاستی وەرزش شتێکی ماقولە بڵێم باش. دەرونیان چۆنی لەگەڵ وەرزشکردنا مرتاحە بی؟ وڵای زۆر یعنی من هەموو ئاواتی ژیانم وەرزشە. بەتەمای لە داهاتووە زیاتر پەرەی پێبی؟ بەڵێ بەتەمام لە داهاتوە زۆر پەرەی پێ. دایک و باوکو ماڵەوە پاڵپشتن؟ بەڵێ ماڵەوە زۆر پاڵپشتن. هەستی چۆنە ئەم شەو یاری هەیە و لە ناو یاریگادان کچان یاری دەکەن؟ وەڵا هەستێکی زۆر خۆشمەیە زۆر خۆشە. خۆشە بەلاتەوە؟ باڵە زۆر. باشە پێ بڵێت چەند جارتە بەم شێوە بەشداری دەکەیت وەکو خاتوونێک وەکو کچێک؟ وەڵا هەموو یاریەکان کە لەم عێراقە کراوە هاتووم یەکەم ساڵیشمە یاری بکەم لەم فێرگەوشتانە. پاڵپشتیتان دەکرێت؟ باڵە زۆر. کێ پاڵپشتانە؟ وەڵا ئیتر خێزانەکەمان مامۆساکەمان هەموو کەسە پشتیوانمانە. ئەو کاتانەی یاری دەکەی هەستت چۆنە وەکو خاتوونێک هێزوو بازووی ئافرەتان چۆن پیشان دەدەن؟ وەڵا هەستێکی زۆر خۆشمەیە ئەبێ بە هەموو کەسێک ڕابگەێنی کە ئافرەتی شەتوانێ وەک پاڵپشتی لە کوڕان یاری بکات. وەکو چۆن بینیتان تۆپی پێکچان تەنیا یاریەک نییە بەڵکو چیرۆکی سەرکەوتن و تێکشکاندنی سنوورەکانە. کچانی وەرزشوان بە هەموو جیهان دەڵێن کە توانای مرۆیی ڕەگەز ناناسێت. هێز ئیرادە بەخشین هیچ لایەکی دیاریکراو نییە. هیوادارم ئەمڕۆ توانی بێتمان گۆشەیەکی نوێی جوانیەکانی وەرزشتان پێشکەش بکەین. هەمیشە هاندەری کچانی وەرزشوان بن چونکە ئەوان داهاتوویەکی درەوشاوە بۆ وەرزش دەنەخشێنن. سپاس بۆ مانەوەتان، سپاس بۆ هاوکارانم. تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، ماڵتان ئاوەدە.